بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزنم سلام رحمة بركة خواب بليشاو بباري بسر إيوي عزيز خوش بيستا. رحمتك ككوتاين آيات، رحمتك كبشي دنيا وآخرتان بكاتو، حسني دنيا وآخرت بريجي بەسەر ماڵ و حاڵ و ژیانتانە هیچ ناخۆشیەک لە ژیانتانە نەمێنێ و نەخۆشی و ناڕەحەتەکانی ژیانتان هەمووی بەم سەلام و ڕەحمەت و بەرەکەتە لا بچێ ئینشاءالله. لە بەرنامەی شیرین چال لە کەناڵی ئاسمانی پەیام لە مانگی مبارەکی ولادەتی حەزرەتی فەخری کائینات حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم جارێکی تر لە بەرنامەکەیە پێتان گەشتمەوە. یەکێک لە خەسڵەتەکانی ئەم بەرنامە ئەوەیە ئازانم چەندێک ناوی حەزرەتی محەممەد المستەفا ئەبرێت صلی الله عليه وسلم. ئێوە هەمووتان ئەمە بکەین بە وردی سەر زمانمان، هەر جارێک لە هەر شوێنێکە ناوی فەخری کائینات برا صلی الله عليه وسلم بڵێن صلی الله عليه وسلم. بۆ نمونەی سەلەم بەرنامەیە ڕەنگە نزیکەی 70-80 جار ناوی حەزرەتی محەممەد المستەفا ئەبرێت صلی الله عليه وسلم. تۆ لە ئەخیری بەرنامەکەیە یەکێک لە خەزنە گەورەکانی سڵاواتێ دەسەکەوێت کە 80 جار 100 جار سڵاواتێ لە فەخری کائینات داوە صلی الله عليه وسلم. تێنەپەڕێ بەسەرتانە هیچ کاتێک کەوترا حەزرەتی محەممەد بڵن صلی الله عليه وسلم. سڵاواتەکە وەکو خۆی بێڵێن یا بە سڵاواتی ئیبراهیمی بێڵێن. ئەم سڵاواتانە خۆی بۆ خۆی زیکرە، خۆی بۆ خۆی سەلامکردنە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خۆی بۆ خۆی دابارینی مەلائیکەکانی خوایە و گەیاندنی ئەم سڵاواتانەیە بە ڕەسوول الله صلی الله عليه وسلم. لە کاتێکا تۆ لە ماڵەکەی خۆتا دانیشتوی سەیری بەرنامەیەکەکەیت 80 جار 100 جار سڵاوات لە پێغەمبەرە دەی صلی الله عليه وسلم، چاری فەرقە لەگەڵ هەموو بەرنامە فاشیل و خراپانەی کە تووشی گوناه و تاوانە بیتیایەنە. لەبەرەوە ئەم بەرنامانە ئینشاءالله بەرەکەتە بۆ ماڵەکانتان، بەرەکەتە بۆ خۆتان، بەرەکەتە بۆ قەبر و قیامەتتان، بۆ ئەو ڕۆژەی کە هیچ شتێک فریامان ناکەوێت ئیلا کردەوەیەک نەبێت کە بە ئیخلاص بۆ خوات کردووە. چەند گرنگە لە ڕۆژی قیامەتە چەکمەجەکانی کردەوەکانی تۆ هی سانیەی فڵان دەقەی فڵان سەعاتی فڵان مانگ و فڵان ساڵت بۆ کرێتەوەڵن ئەستەغفیڕڵایەکی تیا بوو. ئەگەرم چەکمەجە کراوی هی ئەم دەقەیە هیچ ئەمە سڵاواتێک، ئەمە ئەستەغفیڕڵایە، ئەمە لا ئیلاهە ئیلا اللهە، ئەمە سوبحان الله. با ئەم زیکرانەمان زۆر بێت، ئەم زیکرانەیە فریامانەکەوێت، با یادی خوامان زۆر بێت، چاکەمان زۆر بێت. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە ئێوەی ئاز و خۆشەویست لە مانگی مبارەکی لە مەیلێکی لاوازەوە ناگۆڕێت بۆ تاڤکەکانی عیشق. مانگی تابانی تۆ لە پشتی هەزاران تاریشی و ئەستوری هەورەکان و شەوە زەنگی دڵتەنگیەوە هەڵدێ و دڕ بە هەموو حوزنەکان دەدات و دەگاتە قوڵایی هێمنی. کەشتی سڵاوات دێت و بە ژمارەی سەوڵ لێدانی دەمانگەێنێتە کەناری دڵنیایی و ڕزگاری. چەندە بێهەستین وەختێ شەوقمان بۆ مەقامی پێگەیشتنت پڕتاو ناکەین کە تەشریفت ئاوێزانی هەست و ڕۆح و دڵ بوو بە جێهێڵانەستەما. ئەی هەتوانی ڕۆح و دڵ، ئەی حەزرەتی نازداری مەدینە صلی الله عليه وسلم. ئەوە چه عیشق ئابادێکە مێرگەکانی محیبانت، ئەی خۆشەویست دەگەێنی تا خۆشەویستی بێ سنووری خۆت. ئەی حەبیب فێرت کردین سەلامی نەزانان تەرک نەکەین، هەتا بەڵک و تاریکی دڵیان کەم بکات. ئازاری گیاندار و بێگیان و گوڵ و گوڵدان نەدەین، هەتا لە ناسکی عیبادەت تێ بگەین. فێرت کردین بازگەی عشقی ئیلاهی لە هیچ کەس نەگرینەوە و نەبینە قوتاعی طریق. فێرت کردین لە شەرم و شکۆت حاڵی بین و لە شەماڵی حاڵگرتووان تێ بگەین و ئەدەبی مەولود گێڕانی مانگی تەشریفهێنانت لە کیس نەدەین.
هەرگیز دەستبەرداری خۆشەویستی و خۆشحاڵی هاتنت نابین و نابینای فەزڵ و گەورەیت نابین. هەرگیز سپڵە و پێنەزانەکانی دەرگانەی نبووەت نابین ئینشاء الله. لە دەوری سیرەت و سوورەت گەڕین یا رەسوول الله صلی الله عليه وسلم. بە بارانی نبووەت دەست نوێژی خۆشەویستی هەڵەگرین و نوێژی شکری خوا بۆ تەشریفهێنانت ئەنجام دەین. صلى الله عليك سيدي وحبيبي يا رسول الله صلى الله عليه وسلم. شكودارو پرسلاوات بيت روجي لدايك بوني فخري كائنات حزرتي محمد المصطفى صلى الله عليه وسلم. قربان جان چاورواني نظريكي محبانتكينو درقاي شفاعت برنادين. يادي ولادتت يا حبيب الله دەریای محبەت و سڵاوات و وەفاداریە بۆ تۆ صلی الله عليه وسلم. ئەرکی زیندوو ڕاگرت مانگی مولودی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زیندووکردنەوەی ئەم مانگە مبارەکە بە سونەتەکانی رەسوول الله بە ژیان نامەکەی بە گێڕانەوەی بە سەرهاتەکانی ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتی پێغەمبەر بەو قوربانی کە دابوویان بۆ ئیسلام و بۆ قورئان و بۆ حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم چینە خزمەتی جنابی ماوەسا شێخ سۆرانی بەرزنجی و حەزمان کرد کۆمەڵێ بەسەرهات و کۆمەڵێ دەرسوانەی گرنگ لە مانگی مەولود چی بکەین لە مانگی مەولودا و چۆن مامەڵە لەگەڵ مانگی مەولودا بکەین و لەم مانگەیە چ کارێک باشە ئەنجامی بدەین لە خزمەتیانە بین. ماوەسەگیان بەخێر بن بۆ بەرنامەیەکی چاپ. ماوەسەگیانە پێمان خۆشە سەرەتا بڵین مانگی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم مانگەیە ئەم مانگە چییە و چۆن هەڵسوکەوت و مامەڵەی لەگەڵا بکەین. کاتێکە سوەیبە کە یەکێک بوو لە عەبد و کۆیلەکانی ئەبوو لەهەب بە هەڵاداوان هات بۆ لای ئەبوو لەهەب و پێیوت بەشیر یا مەولای مژدەم بەرێ. وتی خۆش مژدەبی، مژدانەکە چییە؟ وتی عەبدوڵڵای برات کوڕێکی بووە، یعنی برازات بووە. لە تاو خۆشیەکەی کەوا سوەیبە هێنابووی وتی مژدەی منیش بۆ تۆ ئەوەیە کە بڕۆ ئازاد بیت. ئیبن عەباس کە ئیبن کەسیر لە بیدایە و نیهایەدا هێناوێتی ئەفەرمێ ئیبن عەباس لە خەودا گەیشت بە ئەبوو لەهەب لە دوای وەفاتیوانێ. لێی پرسی ما حالوک یا ئەبا لەهەب، حاڵت چۆنە ئەی ئەبوو لەهەب؟ وتی فی النار، لەناو ئاگردام، بەڵام إلا أنه يخفف عني يوم الاثنين، بەڵام لە ڕۆژی دووشەمماندا عەزابم کەم ئەکرێ و دا ئەگیرێتەوانێ بە بۆنەی ئەو خۆشیەی کەوا لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەرم بڕی. جایەکێک لە شاعیرەکانی دیمەشقا ئەڵێ إذا كان هذا كافرا جاء ذمه وتبت يداه في الجحيم مخلدا أتى أنه في يوم الاثنين دائما يخفف عنه للسرور بأحمد فما ظن بالعبد الذي كان عمره يعني عاش عمره بأحمد مسرورا ومات موحدا. جا بەندەی هەر خۆم تەرجەمەم کردوتەوانی هەر بە شیعر کە دوژمنی ڕەسوول وەک ئەبوو لەهەب خوددا پێی فەرموو لە ناوچی وەتەب بۆ هەمیشەیی خوا کردی ئاگر بەڵام عەزابی کەم کرد و داگرت، چونکە لە ڕۆژی ویلادەی نەبی مژدەیان دایە برازای خۆت دی. وتی ئازاد بێ عەبد و بەندەی خۆم لەبەر مژدەکەی کەوا هێنای بۆم، بۆ کەسێک چۆن بێ هەموو تەمەنی عەشقی بۆ دەتکەی جان و چەمەنی. بۆ کەسێک ئەمە کافرێکە کە هەتاوەکو سەر دژاتی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم و خوای پەروەردگار لۆمەی کرد و زەمی کرد کە فەرمووی وتەبەت یەدا ئەبی لەهب وتەب. خوای پەروەردگار بە هۆکاری ئەوەی کەوا تەفریحەیەکی دەربڕیەوە خۆشیەکی دەربڕیەوە بە لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خوا لە ڕۆژانی دووشەماندا عەزابی کەمەگرێت و داگرێت. ئەی بۆ کەسێک چۆن بێ کە ئومەتی ئەوە کە هەموو ژیانی ئاوێزان بوو لەگەڵ عەشقی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم
بەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیانی ناڕوات بۆ یەکە هەر تەفریحەیەک هەر شادیەک لەم مانگەدا وەکو عەرزم کردی مای قازانجی ئیمانی و ئەجری قیامەتیە خوای پەروەردگار لە پای ئەم هەموو نیعمەتەیە کە هەیەی خوای پەروەردگار نیعمەتی زۆر داوە بە ئینسان حرمەتی زۆر داوە بە ئینسان شخصیەتی زۆر داوە بە ئینسان هەیبەتی زۆر داوە بە ئینسان ماڵ و منداڵ یاوەتێ کەماڵیات یاوەتێ سەرۆت و سامان یاوەتێ شخصیەتی یاوەتێ ئەم هەموو نیعمەتەی هەیە خوای پەروەردگار بە هیچ نیعمەتێک لەم نیعمەتانە منەتباری ناکە بەڵام خوای پەروەردگارە فەرمێ من تەنها بە دوو نیعمەت منەتبارتانەکەن بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إيمان خوای پەروەردگارە فەرمێ ئێوە کە ئیمانتان هێناوە ئەمە گەورەترین منەتە پاشان لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم خوای پەروەردگار منە دەکا بەسەر ئیماندارانە کەوا پێغەمبەرێکی صلی الله عليه وسلم لە ڕشتەی خۆیان بۆ ناردووە بۆ یە گەورەترین منەت خەڵکە خوای پەروەردگار منە دەکا بەسەریا بریتێ لە چی بریتێ لە منەتی ئیمان و منەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەماوسە ئەم دوو منەتە زۆر جوانم دوو ئاەتی قورئان منەتی یەکەمیان ئەبێ حەمدی خوا دائیمە الحەمدولله زۆر بکەین لەسەر نیعمەتی ئیمان و هەروەها حەمدی خوای زۆر بکەین بەوەی کە سڵاوات لە پێغەمبەر بین صلی الله عليه وسلم کە پێغەمبەری بۆ ناردین و ئێمەی کرد بە ئومەتی حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم وأما بنعمة ربك فحدث تحدث بنعمة خوای پەروەردگار گەورەترین نیعمەتش بریتێ لە کێ بریتێ لە ئیمان و لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ئیفادەی لە حەجی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام وەرگرتووە پەیمانی لە هەموو پێغەمبەران وەرگرتووە لە عالەمی ئەلەستا هەر کاتێ صدفەی حەزرەتی محەممەد المصطفاتان کرد صلی الله عليه وسلم لتؤمنون به ئەبێ هەمووتان باوەڕی پێ بێنن و پشتیوانیشی بکەن و خوای پەروەردگاریش فەرمووی ئایا ئیقرارتان کرد بەمە کە من عەرزم کردن کە من پێم وتن قالوا ئەقرەرنا هەمویان وتیان خوای پەروەردگار لە قورئان نافەرمێ هەمویان وتیان بەڵێ ئەی خوای پەروەردگار ئێمە ئیقرارمان کرد هەر کاتێک کە گەیشتین بە پێغەمبەری آخر زەمان کە حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم ئێمە ئیمانی پێبێن و پشتیوانی بکەین ئیمامی ترمیزی و نەسائی ڕیوایەتیەکەن ئەفەرمون لە پێغەمبەری خۆیان پرسی صلی الله عليه وسلم متى كنت نبيا يا رسول الله صلى الله عليه وسلم أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەی بوویتە پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وآدم بين الروح والجسد هێشتا ئادەم هەر قوڕ بووە ڕۆحی بەبەردا نەکراوە کە خوای پەروەردگار منی کردووە بە پێغەمبەر ڕاستە ڕیسالەکەی لە دوای هەموو ڕیسالەی پێغەمبەرانەوەیە بەڵام نبوەتەکەی لە پێش هەموو نبوەتی پێغەمبەرانەوەیە هەتاوەکو لە پایەکانی عەرشە کە مفەسیران ئەفەرمون کە حەزرەتی ئادەم لەو کاتا لە پایەکانی عەرشا بینی ناوی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تێدا نەخشێنراوە لا إله إلا الله محمد رسول الله ابن تەیمیە لە فتاوەکەی ئەڵێ ئەفەرمێ هەتاوەکو لە تەلار و باڵاخانەکانی ناو بەهەشتا لە گوڵ و لە دارەکانی ناو بەهەشتا هەمووی تەسمیم و نەخشێنراوە بە ناوی چێوانی بە ناوی حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم قدر و حرمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە گەورەیە هێشتا لە عالەمی ئەلەستا لە عالەمی ڕۆحە لە پێش هەموو پێغەمبەران خوای پەروەردگار مستەفایە مختارە کردوێتی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نبوەتەکەی لە پێش هەموو نبوەتی پێغەمبەرانەوەیە کاک حەسەنگیان سڵاوی خۆی گەورە لێ بێ دێمە لە مانکی مەولودی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتینە خزمەتتان فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە فەرمێت ئینسانی ئیماندار بە ئەخلاق جوانیەکەی بە هەڵسوکەوتی جوانی بە مامەڵەی جوانی ئەگاتە حەدێکە وەکو کەسێک کە صائم و قائم بێ ینی بە ڕۆژە بە ڕۆژوو بێ و بە شەویشا شەو نوێژ بکات ئاوا پلەپایی لای خۆی گەورە بەرزە بێتەوە ئەم ئەخلاق جوانیە لە ئیسلامەتیە فێری بووین لە کوردەواری خۆمانە چۆن ڕەنگیایەوە کاتی خۆی کوردەواری ئێمە ئەخلاق و هەڵسوکەوتی لادەکانە بە تایبەتی ئەوە جنابتان خەڵکی ئارۆزەرن ئەو کاتا گەرباسێکی ئێمە بۆ بکەی مەولوی ئەو کاتەوە هەروەها هەڵسوکەوتی خەڵک لە ئارۆزارە چۆن بوو بە ئەخلاقی مسلمانانە کاژیان بەڵێ قوربانیان بە خێراتی بەرنامەکەتانەکەم هیاخوا خەی بەسەر چاو وەڵای قوربانیان سن لە ڕێگەی باوە باپیرمان و لە ڕێگەی خزمەت باو کتۆوانە کە ڕێگەی دین چۆن بەڕێوە چووە و چۆن بووە هەروە کردومانە ئێمە لامان نایەوە ئەمە خراپە ئەوە هینە و ئەوان چ فەرمەدییان فەرمە ئێمە لە ڕێبازی ئەوان ڕێوین
ئەمجا هەردی لەخوا بە زیابەتەکەمان هەمووی مسلمانە هەموو ڕووی لەخوایە تااقەتی خراپەمانێ تااقەتی ئیشی خراپمانی لەخوا بە زیابێ تااقەتی حرام خواردنمانێ لەخوا بە زیابێ هەمومان شکر بەرنامەکانمان لەخوا بە زیابێ جوانە و ڕێگەی ئیسلامەتی حەمد و سەنا بەخوا ئەمجا لەخوا بە زیابێت باو بای پیرمان تا ئێستاکە هیچ شتێکی خراپمان نەکردووە ئیلا چاکە نەبی خەڵک چاکی پیا باوکی تۆ چاکی ئێمەشی کوتە بەخوا لەخوا بە زیابێ بە هیوای هیچ خراپەیەکی بە هێر ڕێگەی خواین بە هیوای هیچ شێنی نە بە هیوای حیزبین بە خێومان کەون نە بە هیوای کەسین یارمەتیمان بای تەنها بە هیوای خۆی چونکە ئەمانە هیچ شتێکیان ڕێهێشتوەتەوە خەڵکیان تووشی بەرەڵایی کرد خەڵکیان تووشی تاوان کرد خەڵکیان تووشی غەڵەت کرد کاکە گیانوانێک کردو کاکە من و تۆ کە براین قسەمان بەیەکۆ نماوە ئەمە بەرنامەکەیمان دانەوە مافی ژن و نازان مافی چی و هەرا بەزم ئەمە کاکەی بۆ من تۆ مافی ژنمان نەزانێت تا ئێستا ئەمانە ئێستا و بەڕێوە بن واللهی بەرنامەکان هەتا بڵێ خراپە گیرا ئێمە لە ڕێگەی باوە باپیرمانە بڕە هیچ غەڵەتێکمان نەبووە حەمد و سەنا بەخوا ئێمە لە 4 ساڵی 5 ساڵێ و لە 10 ساڵێەوە هەریقی نوێژی عیبادەت بووی تااقەتی ئەم بەرەبەرمان نەبوو نە حیزبایەتی نە ئەم بەرەبەر تااقەتمان نەبوو ئینە تەنها ڕێگەی خۆمان گرتووە من شایەتیەوە دەم کاک حەسەن کە خەڵکی ئارۆزەر خەڵکێکی زۆر دیندار زۆر بەیەکەوە ژیا و زۆر خزم دۆست لە ناو یەکە زۆر هاوکاریەک زۆر دوور لە شەڕ و گێچەڵ و عشرەتایەتی ئەو شتانە بوون حەزەکەم نمونەیەکی جوانی ئەو دی ئێوە باس بکەم کە ئێمە دۆستایەتی و محەبەتمان زۆر بۆ لە خزمەتیانە کە لالەمینەکە ڕیشسپی ئەو دی ئێوە بوو کاتێک سەردەمێکی تر بڵین کەسێکی تر لە ئافرەتانی شەهر بە هەمان شێوە هەنی کەس هەبوو کە سەرپەرشتی ئافرەتانی کردووە لە کاتی خۆیان لە ئارۆزەرا حەزەکەم ئەو نمونە جوانە چەند جوان بۆ لە کوردەواری ئێمە و بە تایبەتی لە لادێکەی ئێوە لە ناوچی شارباژێڕ ئێوە هەبووە کە احتیرامی گەورە و بچووکە بۆ بە قسەی لالەمینەتان کردووە والله حەمد و سەنا بۆ خوا ئێسش هەر تێمانەماوە حەمد و سەنا بۆ خوا لەوای نابەڵێ بیسبێ بەخوا یەکی سەرپۆشەکەی لا بر یەکسەر باوکمی خوعابیکە لالەمینە پەلەمەرێنێ تۆشتی وا بۆ یان چارەکە کان کرد گۆڵێن ئەیگو نابێشتی وا بکەی ئێستا حەمد و سەنا بەخوای من ڕێگەمانە برنیان هەر لەو ڕێگایە ڕۆ ئینشەڵا بە ئیزنی خوا ئەمجا برا بەخوا بێگانە بوویایە دوژمن بووە حەتما هاتەوە دێمی احترامێکی وها بوو بەخوا بۆ نمونە کابراایکی ئێرانی من بەبییر مای مناڵ بووم 100 حیوانی هێنا لە بینی جستان و بەهارە 100 حیوان بوو کابرا هاو ئێرانی و دەستی کرد بە گریان زۆر گریا باوکم خوعابی کە ڕێسی لێ بە خەلیفە ڕەحیم کوتی ئەوە بۆ چیە گری کاکە کوتی وەڵڵی من 100 حیوان پێی هەچی سەروەتە یاومە بەم حیوانانە و ئێستاکە نازانم چی بکە کوتی خەمو نەبێت دانیشە کەوتە بانگی شێوان مزگەوتەکە خەرەباڵغ بوو کوتی یەک کەس نەچێتە دەرەوە خوا نەکات قسەی دەرچوو کوتی چی بکەین کوتی هەموو زەلامێکتان 10 حیوان بەرە ماڵ خۆتان هەتا بەهارێ بەبێ بەرامبەر ئێدە خەڵکی دێگە چون کابرا ڕەوانە کرد لە حدود کریان بەڕووی پێنجێنە بڕۆ بۆ ئێران حتا بەهارە نەیتون ئەمانانە بەخێم کرد 100 حیوان بەبێ بەرامبەر ئەمانە حەزی بە پیاوەتی و بە چاکە کرد و ئێستا حەمد و سەنا بەخوا هەر ئەو ڕێبازەی ئینشەڵا لا ناین بە ئیزنی خوا ئێمە کە لە خزمەت باوکتابووین بەخوا ئەمەگە لەبەر چاومانە بۆ ئەوە خۆشەویستمان بۆ حتا بڵێ چونی کابراایکی دیندار کابراایکی تااقەتی ئەم بەرەبەر و هەراو بەزمی نەبووکو بازە کەسێ ئێستا خۆشمە عالمانەیە کاکە گیان باز عسابێکا لەوانەیە قێزە لێ بچێتەوە عالمیشە ئەما کابرا کە تۆ نوێژێکی لۆ ڕووخردەخوا بێشتی خراپ نەکەی بێشتی باشکەی ئینجا بەخوا دێ ئێمە حەمد و سەنا بەخوا بە هیوای ئەو چیرۆک و بەسەر هاتانەکە حەسەن ئەگەر بیرم ما بێت کەشتی ئاواوکە و نمونەی کەیسە باسە کرد لە لادی ئێوە ڕوویاوە ینی وەکو ڕۆحی یارمەتی ڕۆحی دینداری و ئیسلامەتی حیا و شەرم و شکۆکە باسیەوەتە کرد کە سەرپۆشێک گەر کەسێک نەوەیەک وایە یەکسە محاسبەیانەکەی گەنجێک چارەکەی کە یامکو ئەرە بەخوا محاسبانێک کرد ئەو باوکمە خۆ ئاپیکە ئەو ساعت تۆزە قژمادرە دێنە ئەچ ڕایەکێش بێگو دووگناعی نەبی ئەمەی پێ ناخۆش بوو ئیتر ڕێگەی ڕاست و ڕێگەی ئیسلامەتی بەلاوە خۆش بوو بەخوا ئەمەگە خەڵ خۆشەوی لە پۆلیس و لە ناحیە و لە هینەوە کابراایکی جارەخی بوو گیرا بوو خەڵکی دەکەی مەجنە بوو پیرار بوو هێنایە بەردەکەیمە بە پۆلیسەکە جا پێسای قۆمی سەر کوڕی من تە بۆچی کردو کوتی خەلیفە ڕەحیم وەڵڵی کوڕی تۆ نییە کوتی منەڵم کوڕی منە کوتی دەباشە خوا عابیزی فیرار و بەریان ئەوەی احترام بوو خولامەیە بوو لەو مەنتیقەیمان نوێژی نەکرد لەلا خۆمان بوون دەمای فەتاغا کوتی خولامە بۆ نوێژ ناکەی کوتی وەڵا بۆم ناکرد کوتی ئەڵێم بیکە کوتی نێم لە پەڕی چوارەکانەکە بۆ خەلیفە ڕەحیم ئەڵڵاهو ئەکبەر ئەیگۆ ڕۆڵە وەڵا بۆ نیوەکە بۆ خوایکە بۆ خوایکە من بۆ خوامەوێ ئەمە حەمد و سەنا بەخوا ئێسەیەک و عەرزم کردی دێگەی ئێمە تاقەری خراپەمانیە هەر حەزمان بە چاکەی بۆ پیاوەتیە ئێسەیشە برا بەخوا بە هیوانی نە بە هیوای حرام خواردنی نە بەهەیە باز حسابێکی تر خوا بکە وەزمانێت یەک نەچێت لە بەنای مەولونامەی ئەو سایکە حەسەن
لادەکەی ئێوە چۆن بوو ینی لە ئارۆزەرا چۆن مەولناماکرا خەڵک چۆن کۆکرا و خەڵکی لادەکانی تربانکرا واللهی بانگی جەکرا بە کەمیێرە وڵا بانگی جەکرارە وڵا قوربانیتە خەڵک کابرا دەوڵە مەنگ بوو حەزی بە خێر و خێرات بە خەڵکی کۆ کردەوە بە هیچ ئێستا خەری ئەرە بەخوا خۆش ئەرە وڵا برا قورئان خوێندن و حەدیث و نەسیحەت و هەمووی تیا بۆمانە ئەرە وڵا قوربانیانێتە وەختی خۆی هەموو شتێکی باش بە خراپەی تیانە بۆ وەختی خۆی بەخوا. لە مانگی مەولودا ئەوەی کەوا ئێمە چی بکەینمەوە لە مانگی لەوە مەولودا ئەوەی کەوا پێویستە کە ئێمە چی بکەین چونکە فرسەتێکی بەڕاستی عجایبە فرسەتێکی گەورەیە لەم مانگەدا فرسەتەکە بە زایع نەدەین. یەکەمیان بە ئەوەی کەوا ئیحیای سنەتی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله عليه وسلم ئەو سنەتانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوینی بەپێی ئیمکانیت و وسعەت و توانە بتوانین لەم مانگەدا ئەو سنەتانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەرم و گوڕی بە خۆمان بەخشینەوانێ چونکە لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێمە پێغەمبەرمان بیرەکەوێتەوانێ ئێمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەر نابێ بە قسە بێت بەڵکو ئەبێ قەلبەن و قاڵبەن بە گیان و بە دڵ و بە زبانەوانی ئێمە ڕێ و ڕەویەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرنەدەین. پاشان دووهەم بریتە لە چی بریتە لە علاقە بەسن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم علاقە بەسن بەچی بە زۆریادکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە زۆر سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ناردنی سڵاوات بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سڵاواتانی کە ئێمە ئەیدەین لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی پێشکەش بە پێغەمبەری خوای بکەین سڵاوات چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سڵاواتەکانی ئێوە هەمووی عەرزەکرێت لەلایمی هەمی پێم نیشان دەدرێ کە فلانی کوڕی فلان ئەوەندەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سڵاواتی لەسەر داویت ئەی ساکینی ڕیاضی مەدینەی منەوەرە لوتفێ بکە و بفەرمو مەدینەی منەوەرە نالیە فەرمێ کەواتە ئێمەش ئەبێت چی ئەبێ ئێمەش هیجرەت بکەین بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش بەچی بە علاقە بەسن بە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لقد جاءكم رسول من انفسكم کەواتە ئەم ئاەتە ئێمە زۆرە بێت لە دڵمانە بێت و زۆر دووبارەکەینەوەنە لە ویردماندا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم آخر باشترین و فەخر و شانازی ئەوەی ئەکەمە نیسبەتمانەتی بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەترین نیسبەت شوناس بریتە لە چی بریتە لەوەی کەوا ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وسێهەمیان بریتە لە چی دیراسەکردنی حیاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مانگەدا بتوانین دیراسە بکەین هیچ نەبێت بەلایەنی کەمەوانێ ئێمە ڕشتەی نەسەبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانین ئێمە وەکو مسلمان کە شایەتیمان هێناوە بە شانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕشتەیەک لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەکوێ لەدایک بووە باوکی ناوی چی بووە دایکی ناوی چی بووە خێزانەکانی سەحابیەکانی کەی وەفاتی کردو ئەو جەنگ و جیهادانی کە ڕیسەلەت ئەم شتانی کەوا پێویستەکە و ضرورە کە ئێمە ئەم شتانە بزانین. پاشان ئەوەی کەوا زۆر مەهامە ئەوەی کەوا زۆر ضرورە لەم کاتەیە کە ئێمە خۆمانی پێ متەحەلی بکەین بە گەنجینەی ئەخلاق حەزەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەنجینەی ئەخلاقە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم خەبات و جیهادی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم هەمووە ئیحراج و ئیخراجیان کردووە لە شار و وڵاتی خۆیان دەربەدەریان کردووە ئەم هەموو ئێش و ئازاری بینی آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر ئێوە موسیبەتێکتان بەسەردا هات موسیبەتەکەتان بە من بڕاوێنەوانێت چونکە کولی هەموو موسیبەتێک بەسەر مندا هاتووە هەموو ئێشێک من تووشم بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم هەموو ئێشەی توش بوو ئەم هەموو ناڕەحەتی توش بووە و ئەم هەموو خەبات و جیهادی کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەی وا هەبوو تا بەیانی قیام اللەیلی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژووی گرتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساتێک دڵی غافڵ مەبوو لە خوای پەروەردگار خوای پەروەردگار بە هیچ شتێک لەمان وەصفی ناکات خوای گەورە فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ لە ئەخلاقا ئەوەندە باڵای لە ئەخلاقا عنی نەماوە کە تو پێی نەگەی لە شتێک نەماوە لە ئەخلاقا پێی نەکەی تۆ لەسەر و ئەخلاقیشە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاەتە هەرەمی تەئکیدە وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار وەصفی بەس بە چی ئەکات بۆی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەفتار شیرین و کردار حەمیدە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باڵا بۆ لە ئەخلاقا یعنی هیچ دینێک لە ئەدیانەکان ئەدیانە باڵتیلەکان نەقد لەوە ناگرن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵی ئەخلاقی ناشرینی هەبوو بێ
کۆمەڵ ئەخلاقی هەبوو بێ کە پێویست ناکە کردبێتی نەکەس نەقدی لەوە نیە هەتاوەکو سەحابیەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا گۆش کردووە پەروەردە کردووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا پرشنگی خۆیشی بەوان داوە کە ڕێو ڕەوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرنەدەن هەروەکو مەحویە فەرمێ شعرە مەشهورەکەی بە نووری عکسی پێغەمبەر ئەوەندە منعکیس بوون غەریبی تازە هاتوو دەی ئێرە پێغەمبەرستان یان ئای لەم پێغەمبەرستانە یعنی غەریبێکی تازە بەهاتوێتە ناو شارەکە یانەوانێ کەس نەیزانی کوامە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی ڕەنگ و خو ڕەوشت و خوڵقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرتبوو کۆپی پێیسێ بوون لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابیەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاک عەبدوڵڵا گیان ئێمە خۆشحاڵ بووین کە هاتینە دوکانەکەی جنابتان پێمان خۆشە کە فەرمودێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە فەرمێ هیچ شتێک لە میزان و کێشانەی لای خوا لە ڕۆژی قیامەتە لە بەرزەخە لەوە گەورەتر نییە کە ئینسان خاوەنی ئەخلاق و هەڵس و کەوت و مامەڵەیەکی زۆر گەورە و بەرز بێت ئەخلاق بەو مەفهومە گشتی کە هەیە لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتۆ تا بینای ئەخلاق ئەو خشتەی کە کەمە پڕی بکاتەوە لەبەرەوە پێغەمبەرانم کارە گەوریان کردووە ئەخلاق هەڵس و کەوتی جوان و مامەڵی جوان و دەستەواژەی ئەخلاق کە دەستەواژێکی زۆر فراوانە و لە ڕووی کۆمەڵایەتی و زۆر بەرفراوانە جا حەزمان کرد جەنابیشتان خۆی گەور ڕزقتان با لەم شوێنەیە دانیشتون خەیاتیەکەن و ئیش و کاری خۆتانەکەن پێمان خۆشە لەسەر بابەتە ئیمانیەکان و بۆ مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن سنەتەکان زیینو بکەینەوە چۆن ئەخلاقمان بەرز بێت چۆن بتوانین نمونە جوانەکان پێشکەش بە خەڵک بکەین تاوەکو لەو نمونانە لەو چیرۆک و بەسەرهاتانەی کە بیستومانە بینیوانە یا خۆمان پیادەمان کردووە کاریگەری لەسەر خەڵک دروستکەین بخير من يا أخوة بسم الله الرحمن الرحيم هەروەک معلومین جەنابتانە یەکێک لە هەدەفەکانی ئەوەی کە دین نێردراوە بۆ ئەم جەمیعی بەشەریەتە ئەوەیە کە ئینسانەکان ئەخلاقە جوانەکان و بەها باڵاکان لە خۆیانە زیینوکەن بۆ کڕەتێکیت ئەگەر بێت و تێڕوانی نەکەین لەبارەی دین و دین مەبەستی سەرەکی بۆ ئەوەیە کە ئینسانەکان تەعاملی ئینسانەکان لەگەڵ خوا ڕێک بخات و تعاملی ئینسانەکان لەگەڵ ئینسانەکانە ڕێک بخات بەواتەی ئەوەی تعاملی ئەوەی بەندایەتیە کە لەگەڵ خوای گەورەیە ڕێک بخرێت بە کۆمەڵێک ئاەت و کۆمەڵێک قوانینی تایبەتی خۆی لە دینە ئاماژەی پێکراوە و هەروەها وەکو هەڵس و کەوت و ئەخلاقیات و تعاملی ڕۆژانیش لە بینی عەبدەکانە خوای گەورە بە هەمان شێواز هاتووە ڕێخستنی ئەوانشی کردووە کە بە پێی ئەو قانون و وەک پێی ئەو یاسایانەی کە خوای گەورە جێبەجێی ئینسان لە ژیانی ڕۆژانەیە جێبەجێی کات و بەرەو سەرفرازی ئەڕوا بەرەو خۆشگوزەرانی ئەڕوا بەرەو ئەوە ئەڕوا کە قیامەتیشی بەدەست بێنێت حەز دەکەم ئاماژە بەوە کەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه بەڕاستی ئەگەر ئەم حەدیثە جوانە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بخەینە سەر مەشخەڵی خۆمان چونکە لە هەموو کردکار و کردەوەکانی ڕۆژانەی خۆمانە ئەگەر ئەمە بکەینە میزانی پێوانەی کردارەکانمان لەگەڵ یەکترینە بەڕاستی هیچ خراپەیەک هیچ ناڕەحەتیەک و هیچ گرژیەک بەرامبەر بە یەکترین نانوێنی هیچ زەرەر و زیانێک بەرامبەر بە یەکترین نانوێنی تەنانەت ئەگەر کەسێکی ئاسایی ئەمە بکاتە میزانی خۆی بخاتە شوێنی ئەو برایی کە ئەب کردەوەی لەگەڵاکە ئەم تەعاملەی لەگەڵاکە ئەگەر ئەم تەعاملە ئەگەر بێت و ئەو پێی ناخۆش بوو ئەوە ئەمیش پێی ناخۆشە زەرەری هەیە بۆ یەکانە ئیمانی کامل نابێ ئەو کەسێک کە کردارێک کە بۆ خۆی پێی خۆش نەبێ بۆ براکەشی پێی خۆش نەبێت یعنی بەرامبەری ئەنجامدا بۆیە ئەگەر ئەمە بکەینە پێوانە ناتوانین غەش بەرامبەر بە یەکترین کەین گفتار و کردارەکانان بەرامبەر یەک سافە بێت حتا لە فەرمان ڕەوایەک ئەگەر لە شوێنی خۆی دابنیشێ سەیری ڕعیەتەکەی خوارەوەی بکە سیرەکە ئەم ڕعیەتە ئەگەر خۆی بخاتە شوێنی ڕعیەتەکەی ئایا ئەگەر ئەم زوڵمیان بەرامبەرکە ئەم نەعەدالەتیان بەرامبەرکە ئایا چ هەست و سۆزێکیانە بێ ئایا چ ناڕەحەتێکیانە بێ بۆیە یەکسەر ئەم قیاسە بکات ئەگەڕێتەوە ئەو زوڵم و ئەو ناعەدالەتیە ناکا بەرامبەر ئەم ڕعیەتە سەرمەشقی ئەخلاقەکان بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشقی هەموو کەسێک بۆ لە ئەخلاق جوانیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق
من بۆ یەکانێ ڕەوان نەکراوم بۆ ئەوەی بەها باڵاکان کەڕەتێکی تر لە ناو خەڵکیدا زیندوو بکەمەوە کە ڕۆژ کە بەرەو لە ناوچوون ئەچوو بەرەو تیاچوون ئەچوو کەڕەتێکی تر زیینوی ئەەکەمەوە باشترین شێوازیش بینایەکەم لە ناو خەڵکیە ئەو بوو کە بەڕاستی باشترین شێواز ئیسلام دینی ئیسلام بەها باڵاکانی لە ناو خەڵکیە بینا کردوەوە زیندوی کردوەتەوە بەو شێوازەی کە ئێستا ئەمڕۆ تەنانەت ئەمینی لەسەر و ماڵ و ژیان و حاڵی گوزەرانی هەموو مسلمانێک کاکەگیان تۆ و گەنجێکی مسلمان کە ئەم ئیشوکاری خۆتەکە یەخوا لەشە ساغ بێت پێغەمبەری خوا ساسم زۆر خۆشەوێت بەڕادەیە کە باز ناکرێت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسف ناکرێت لە چاکی و لە باشی و لە نازەمڵم چی وەسف ناکرێت ڕۆژانە بیرتەکەوێتەوە سڵاوەتی لێبێ هەموو ڕۆژێ بە ذکر و سڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ڕۆژێ ئەرەوەڵا چ نوێژێک بەلای تۆ زۆر چێژدارە نوێژەکان کە لە مزگەوتێکەیە لە ماڵەوە ینی ئەگەر مەجال بەتاکیدی هین مزگەوت بەتاکیدی حتا بتوانم لە مزگەوتێکم بەس جای واشە لە بەرێرە ناتوانین ڕەفیق چنێک کاریگەری هەیە لەسەر و ئینسان ڕوو لە دین بکایان پشت بکاتە دین پەنا زۆر کاریگەری هەیە ڕەفیق هەم لەسەر نوێژ بێ لم بسريعي باسي بكين كبيغمري خوا صلى الله عليه وسلم يكيك لو موقفان أو بو جاري كان بيغمري خوا صلى الله عليه وسلم سريك بسر كردايتي حزتي إمامي علي أنيريبو قبيلة طاء لقبيلة طاء كأزان أم سريه هاتون كوان بتبرزبون كومل الرأى كانوا كومل بديلة جيران كاتك ديلا كان هن خصمت بيغمري خوا صلى الله عليه وسلم يكيك لو ديلان آفرتك بيت ئافرەتەکە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی محەممەد من کچی یەکێکم لەو کەسانەی کەوا شۆرەتێکی و ناوبانگێکی زۆر گەورەی هەیە لە ناو عەرەبدا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منەت بەسەرم داکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بۆ تۆ کچی کێی وتی ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من کچی حاتەمی طەیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەمەی فەرموو دەی بڕۆ ئازا بە دوو سەحابیشی لەگەڵا ناردن هەتاوەکو تا جا حاتەمی طەی کە ئێستا زۆر لە شاعرە کلاسیکەکانی ئێمە بە نمونەی سەخاوت کە کەسێک بێنەوە کە بڵێن سەخیە بە حاتەمی طەی هێنەوە چیرۆک نووسەکان و حکایەت نووسەکانیش هەر بە حاتەمی طەی ئەوەندە کەسێکی سەخی بووە کاتێکە ئەم سەفانەیشی کچی حاتەمی طەیڵەن ئەجوەدوو من حاتەمی طەی لە باوکی بەخشندەتر بووە کاتێکە ئەچێتەوە بۆ براکەی باس کە نایعدی ئەڵێ وەڵا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێکم بینیوە سەرکردەیەکم بینیوە ئەبم شوازە بۆ زۆر عەجایبم لێ هاتووە ئەو بۆ ناچی سەرێکی لێبەی کاتێکە براکێ چه سەری لێدات و پاشان ئەگەڕێتەوانی ئەڵێ هاچی بوو ئەڵێ کاتێکە چوون بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگەوتەکەی تەشریفی دانیشت بوو هەستایەوە لە بەرم کە زانی غەریبەم کە زانی نامۆم و غەریبەم و خەڵکی ئێرە نیم هەستایەوە لە بەرم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی گرتم بەناو کوچە و کۆڵانەکانی مەدینەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەلامی لە مناڵە کرد سەلامی لە ژنە کرد سەلامی لە پیاوە کرد لە دەردی خەڵکیە پرسیەوانێ لەکی گێر و گرفتی خەڵکیە پرسیەوانێ گوێی بۆ خەڵگەگر زۆر عەجایب و بەلامەوانێ سەرکردەیەکی ئاوا کاتێک کە چوونە ناو ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر خۆڵەکە دانیشتون منی خستە سەر حەسیرەکە حەسیرە لە ماڵی هەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تۆ کێی وتی وەڵام من کوڕی حاتەمی طائیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای بۆ باوکم کرد و فەرمی حەزمە کرد حاتەمی طایی لە ئومەتی من بووە چونکە ئەوەندە سەخاوت و بەخشندەیەکەی ناو شۆرەتی دەرکردووە ئەمە یەکێک لە موقفەکانی هەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوان خۆ مسلمانیش نەبوون بتپەرست بوون بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم موقفی بەرامبەریان چۆن هات مسلمان بوو بەڵێ دوای هاتەوان بوو بە سەحابی یەکێکی تر لە موقفەکانی تر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمایشتەکە پێ بڕم سیر کە ئەخلاق و ڕەوش چەند باریزە چەند گەورەیە لێرە یعنی ئەخلاق و ڕەوشتی پیان سەلەم کە بە دیار پیرژنێکەوە سەردانەوێنێ مدەی و کوڵی نی و سەعاتێکی خۆمان کوێ لێگریڵ ئەمە ئەخلاقی پێغەمبەرایەتی نەبووە ئاوای ناکرد سەیری
کۆشک و تەلارەکانی مەدیناکە بزانە کامیان کۆشکی پێغەمبەر صلی الله علیه و سلم خانێکی زۆر تەبیعی و وەکو جەناب فەرموو حەسیرێکی داخست و حەسیرەکەش بۆ ئەم داخات ئەم تەواضع و چوە مەجلیسەکەیان ئەگەر بە نوری نبووەت سەیری نەکردایە نەیەزانیان پێغەمبەرستانە کامیان محەممەد المصطفى صلی الله عليه وسلم اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و جەناب فەرمووت ئەم ئەخلاقە جوانەی حاتەمی تەی باسەکات کە حاتەمی تەی ئەو ئەخلاقە بەرزەی هەبوو کەواتە بۆ ڕۆژی قیامەتمان بۆ دنیامان ڕەوشت و ئاکارە بەرزەکانە مرۆڤ گەورە ئەکا لە دنیاش و لە قیامەتە ڕەحمەتی لێ بێ جارێکیان تەقدرا لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری وفای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بیکەنەوەن لەوە چێوە حالی خوشکی حەزەتی خەدیجە بێت لێدانی دەرگاکە دوای کە دەرگاکە کرا سێرەکەن حالی وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن زانی و ئەو وفای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر خێزانەکەی فەرمی والله حەزەتی خەدیجە جوا لە دەرگایەدا حەزەتی خەدیجە جوا لە دەرگایە وفای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان مەشروب خۆرێکیان هێنا بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عومەر تەشریفی لێ دانیشتە بوو یەک جار نەبوو دوان نەبوو سیان نەبوو هێنانە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عومەر فەرمی اللهم لعنه ما يؤتى به ئەمە چەند جار تو هاتوویتەوانێ بۆ ئێرە چەند جار توان هێنایەتە ئێرە بۆچی عاقڵ سەحابەیش بۆچی عاقڵ نابیتوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی لا تلعنه لعنەتی لێ مەکە بۆچی فإنه يحب الله ورسوله والله محبتي خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناو دڵی ئاەتی بەعارە خۆرێ بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە گەنجینی ئەخلاقە بۆیە کە خوای پەروەردگار وەصفێکا بە چی وەصفێکا وإنك لعلى خلق عظيم ئێستا مامۆستا ئێمە نەقسی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان نییە ئێمە نەقسی ئەخلاق و ڕەوشمان هەیە نەقسی ئەخلاق و ڕەوشمان هەیە ئەخلاق خۆ هەر بریتی نییە لەوەی کە کۆمەڵە کەس ئەخلاقی لە شتێکا کۆ کردوتەوان هەیە ئەخلاق بریتیە لە صیدق لە سەبر لە حوسڵەیی لە بەزەیی لە میهرەبانی لە حەڵالخۆری لە مەعامەلەیە لە زبان پاراویدا لە زبان پاکیدا لە دڵ پاکیدا لە تەواضوعدا لە نەبوونی حەسەد و ڕقدا لە نەرمونیانیدا وەکو جەناب جاری وا هەیە مامۆستا خوای پەروەردگار سبحان الله ئەم هەموو نوێژ و ڕۆژۆ هەیە چون کەشتی تری تێکەڵا خوای گەورە قبوڵی ناکا بەڵام یەک موقیف و پیاوەتی خوای پەروەردگار ئەوە لێ قبوڵەکا و کاتە باشتەوە لە یەک موقیف و پیاوەتیە خوای پەروەردگار ئەو کاتە باشەوان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی حەزەکەم حاتەمی تای لە ئومەتی من بوایە ئەو موقیفەی بریتی بۆ لە چێ سەخاوەت بۆ سەخاوەت شتێک زۆر کاری تێکردم بەسەر خۆمان هاتووە لە کاتی ئیمتیحانات بوو ئیمتیحاناتی پۆلی 12مان هەبوو لە وانەی ئینگلیزیە زۆر یعنی بەلام و ئەرک و ناڕەحەتی بوو من بەدەم خەیاتیەوە ئیمتیحانی خارجیم ئەدا ڕۆژانە خەیاتیم مەکرد و شەو ئەچوومە بۆ ماڵ و سەعیم مەکرد هیچ ئامادەکاریەکشم نەکرد بوو لەوانەی ئینگلیزیە بەڕاستی دوای ئەوە مامۆستایەکی بەڕێز هەبوو مامۆستا دڵشاد مەحموود زۆر سڵاو ڕێزم هەیە وێ لێرەوە مامۆستا دڵشاد لە مزگەوت بینێت مامۆستا دڵشاد من لە ئینگلیزیە سفرم چیم لەیەکێ ئەمە لەوانەی ئینگلیزیە بەیانینە دوو بەیانیش ئیمتیحانم هەیە تیجا برا بەڕێز دەکەم تۆ یەک دانە ساڵە بەدەستەوە بۆ ئایسە بیرتەکەوێتەوە من چی لێکم بەم 2 ساعات و 3 ساعات با بڕۆینەوە بە ماڵەوە چوین بە ماڵی خۆمان لە میوانەکە دانیشتین وتی چیو لەلایە لە ئینگلیزی وتم وەڵای کۆمەڵی ئەسئیلەی ساڵانی پێشووترم لەلایە هێناو من لە برادەران لە حوجرە وەرم گرتووە سێرێکی ئەوانەکەین لەوە شتێکمان بۆ دەرەکەوێت چی پرسیارەکان چۆنە بێ سێرێکی کرد تقریبان کۆمەڵە شتی بۆ گەڵاڵە بوو لە پرسیارەکان وتی مامۆساییان مەسەلەی سایلێنتەکان کۆمەڵە بابەتی پێوتمتی ئەمانەیەتەوە لە مەسەلەی ئیت و ئۆن و ئین و ئات و ئەمانە چۆن بەکارێنرێ ئەمەش یەتەوە لە مەسەلەی ڕێژەی سەدی شاوت چەند پرسیارێکی پێوتمتی ئەمە ڕێژەکانیش بەم سێوازە ئەوەی کە من تەوەقوعیەکەم ئەمانە یەتەوە 100% پرسیارەکانیش بۆشایی یەتەوە بۆشایەکان ئەبێ پڕکەیتەوە ئیتر وتی لە غێری ئەوە هیچ شتێکی ترم لا معلوم نییە بەس ئەوەی کە من پێم وتوی بای 25 دەرەجەن پێوتویتەوە تاکید بە 25 حاصل کردو من جوتم دی والله خوا کەریمەوە 25 تریش یا ڕەبی دەست خۆش بێ بالفعل لەو شتانە کە ئەو پێیوتم وەرەقەیەکی بۆ نووسین لەو وەرەقەیە هەموویم لەبەر کرد قەدەری خوای گەورە وتی لەم ئەسئیلانەی کە پێشتر هێناوەتە لەم ئەسئیلانەیە سەعی بکە لەوانەیە شتێک حاصل بکەیت ئەو ڕۆژە هەتا ئێوارە لەو ئەسئیلانەیە سەعی مەکرد قەدەری خوای گەورە ئەسئیلەیەک ئەهاتە بەردەسم 6 دانە لاپەڕە بوون ئەسئیلەکانی ساڵانی ڕابردوو
ئەسئیلەکە هاتە بەردەسم ناوی برایکی بەڕێزی لەسەر بوو ڕێکاری لەسەر بوو ئەو ئەسئیلە مەخوێندەوە هەمووی مەخوێندەوە بۆشاییەکان و مەسەلەی کلکە پرسیار و ئەمانە هەمووی تیا بوو ئەمە وەرەقەی دووهەم هەڵەگرتەوە هەر هەمان وەرەقە بوو سێهەم هەڵەگرتەوە هەر هەمان وەرەقە بوو هەمان پرسیاریشی تیا بوو یعنی خۆم کەوتمە گومانە وتم پێم وایە من ئەم وەرەقانەم هەر یەک وەرەقە بووە هەموویم ئیستیساخ کردوێتەوە لێم تێک چووە وە بزانیوە هیچ چەند ساڵێکە بەس هەری یەک ئیمتیحان یەک ساڵ بوو قەدەری خوای گەورە حەچێک وەرەقەم هینەکە هەر دووسێ پرسیارە هاتە پێش چاوم هەر ئەو دووسێ پرسیارە بوو کە کاتێک چوومە ئیمتیحاناتەوە وەرەقەکانیشم پێ بوو لە ناو سەیارەکەیە دامنا پێشێ بچمە ئیمتیحانەوە بۆم نەوەی بە مەژوور و وەرەقەکانم دانا لە دەرەوەی مەکتەبەکە چوومە ژوورۆ کە کاتی وەرەقەکانیان هێنا تەسیلەیان تەوزیع کرد سێرم کرد ئەو وەرەقەی کە من ئیمتیا کردووە ڕێک ئەو وەرەقەیە هاتوۆ دانراوەتۆ لە ئیمتیحاناتەکەیە قەدەری خوای گەورە خەریب و خۆم پێ نەگیرە بڵم وەڵا کاکە ئێوە لێتان تێک چووە ئەسئیلەی پارتان داناوەتەوە بە ئێمە ئەسئیلەی پارتان داناوەتەوە بۆ ئێمە دوایی خۆم کۆنتترۆل کردوتم لەوانەیە وها نەبێت من لێم تێک چووە دەستم کرد بە جوابدانەوە لەخوا بەزابێت تقریبا بای 50 و زیاتریشم جوابدایەوە بە دەرچوون کە کاتی هاتمە دەرەوە بە پەلەپەل هاتمە دەرەوە دەستمدا لە پرسیارەکان کە دام نابوو قەدەری خوای گەورە ئەگەڕام ئەو پرسیارانە نەبوو لە ژوورەوە ئەوەی کە دوێنە ئیمتیا کردبوو ئەوە نەبوو گۆڕابوو هاتمە بۆ ماڵەوەتم نە ئەو وەرەقەی کە لە ماڵەوە من ئیمتیا کردوە لە ماڵەوە جێماوە هەموو پرسیارەکان گەڕام و سوبحان الله ئەو وەرەقەی تیانە بوو بە هیچ شێوازێ کە من ئیمتیا کردبوو یەکێک لەو بەرەکاتانی خوای گەورە کە تەوفیق پشت بەخوای گەورە بەسی لە هەموو شتێکە ئەوەیە کە خوای گەورە ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ئەو بوو کە خوای گەورە ئەو دەرگای بۆ من کردەوە بەبێ ئەوەی من خۆم ئاگایشم لە خۆم بێ کۆمەڵە پرسیاری لا ئاشکرا کردبووم کە بتوانم حد دەرەجەی 50 بێنم زۆر بوو بۆ من لەو ئیمتیحانە ئەو بەسەرهاتی و بەڕاستی تەسیری هەبوو لە ژیانمە کابڵە گیانەگەر شتێکتان ما بێ من خزمەتانەی یاخوا سەلامەت بی وەڵا هیچ شتێکی وەهامان نەماوە بەڕاستی لەم مانگە پیرۆزەیە ئەوەیە کە تۆسیە کە ئینسانەکان ڕێگەیەکی باش بۆ خۆیان هەڵبژێرن چونکە بەڕاستی ڕێگە کۆمەڵی مەرج و شروعی خۆی هەیە ئەو ڕێگە ئەبێ سەلامەت بێ بگەێنێتە ئەمان بگەێنێتە خۆتایی ژیانێکی خۆشت بۆ فەرام هەم بێنێ ئەگەر بێت و ڕێگەیە ئەم ڕێگەی کە ئێمە گرتومانە کۆمەڵێ زەوابیت و کۆمەڵی ئیلتیزاماتی بۆ دانراوە ئەگەر بێ زەوابیت و بێ ئیلتیزامات بێ ئەوە بەڕاستی ڕێگەی ئەمان نییە چونکە هەر ڕێگەیەک ئەبێ کۆمەڵە ئیشاراتی تیا بێ وریاکەرەوەی تیا بێ ڕێخستنی ڕێگا و هاتو چۆکردنی تیا بێ لە هەمان کاتە ڕێنمایشی تیا بێ کە قورئانی پیرۆز هەموو شتەکانی تایە کە سنووردارکردنی کۆمەڵە کاری لێکردوین لە هەمان کاتە وریامانەکەتەوە لە کردنی کۆمەڵێ کار لە هەمان کاتە ڕێخستنی ژیانشی بۆ کردوین کە چۆن ڕێ بکەین بەرەو بەڕی ئەمان لە هەمان کاتە ئەگەر بین سەیری کەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حفت النيران بالمكاره وحفت الجنة بالمكاره وحفت النيران بالشهوات ئەگەر بێت و ڕێگەی دووهەمیان بێ ڕێگەی شەهەوات و ڕێگەی جەهەنەم بێت ئەو ڕێگا هیچ سنووردارێکی تیان نیە ڕێخستنی ژیانی بەڕاستی تیان نیە لە هەمان کاتە لەوانەیە بوریاکردنەوەیشی تیا بێت بەڵام کابراکە گوێی نایەتێ دایمە بەرەو ئارەزوو هەوا و ئارەزووی خۆی ئەڕوات کۆتاییەکەی و سەرئەنجامەکەی نایگەێنێتە بەڕی ئەمان بەرەو خراپی و بەرەو هەڵدێر و بەرەو سزا و ڕۆژی قیامەت ئەیبات بۆیە هەڵبژاردننی ڕێگا لە ژیانی ئینسانە پێویستە زۆر گرنگە کە زۆر و هەڵوێستەی لەسەرکێ بزانی چ ڕێگایەک هەڵەبژێری بۆ ئەم ڕێگایە بەرەو کوێت ئەبات و ئەم ڕێگایە التیزاماتی ئەم ڕێگایە و پابندبوون بەم ڕێگایە چیت داوا لێ ئەکات بۆ ئەوەی بتگەێنێتە خۆشترین منزڵ کە ئەو منزڵەیە کە خۆت ئەتەوێت پێی بگەیت دەڕاستیە هەڵبژاردننی ڕێگا زۆر جێگەی هەڵوێستەکردنە وێ داواکارم پێش ئەوەی هەنگاو بێن بەرەو ڕێگا بیرکەنەوە چ ڕێگەیەکتان هەڵبژاردووە. قوربانگیان ئێمە لە مانگی مەولودی پێغەمبەران صلی الله علیه وسلم
ئەمانگە بە تایبەتی لە لادەکانی خۆمان لە کوردستانە زۆر گرنگی پێدرا زۆر کۆبوونەوەیشی گەورە و خۆش بوو چۆن بوو لە بناویان ئێوە لە منطقەی پێنجۆن ئەم مانگەتان چۆن بەسەر بێت وەڵام مانگەمان زۆر بە خۆشی بە دڵێکی زۆر خۆشەوە بە ڕێ برد مانکی گەورەیە مانکی پیرۆزە مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتر مەولویمانە خۆڵ و 4-5 مەلامانەیەنا و کۆ بووینەوە و بڕێ شیرین و بیریدمانەیە ئەمان خوارد و ئیتر ئاوا وەلایە لادەکانی ترتان بان کردی هەر خۆتان بوو وەڵا هەر خۆمان بوون لادەی کەمان باگ نێکرد بەس خۆمان هەر خۆمان کۆ بووینەوە و ئاوای کۆ بوو و دانیشتین و لە مزگەوتە لە ماڵەکان ناکرا لە ماڵەکانیشە کرا بەس بە زۆری لە مزگەوتامان کرد هەمووی کۆ بوو لە مزگەوتا و مەولویمانە خۆڵ جا حیوانمان سەرە بڕی چێشت و گۆشتی باشمان دروست دەکردی ئاوا بوو أعوذ بالله من الشيطان الرجيم من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا خۆی گەورە باسی ژنان و پیاوانی ئیماندارەکات صدقوا ما عاهدوا الله عليه ئەو سەرەتایی کە دەستیان پێکرد و عەهدیان نابەخوا کە عەبدێکی ڕاست بن حتا مردن حتا دوا هەناسەیان ئەم وعدەیان نەشکان نەیان فرۆش بە دنیا نەیان فرۆش بە جاه و منسەب و پلەپایە نەیان فرۆش بە چەپڵە ڕێزانی خەڵک نەیان فرۆشت بە شەهوەت و ئارەزۆکانی دنیا حەزەکانی دنیا سەرگەردانی نەکردن صدقوا ما عاهدوا الله عليه ئەم صدقە زۆر گەورەیە هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ موسڵمان گوناهە کات تاوانی ترەکات بەس درۆ ناکات صدقوا ما عاهدوا الله عليه نابێت درۆ بکات بە تایبەتی درۆ لە خزمەت خوای گەورەیە درۆ لەگەڵ خوایەکە زاتێکە کە تۆ ئەڵێی خوایە من بەڕاستی عەبدایەتی تۆ ئەکەم اهدنا الصراط المستقيم دەی صراط المستقيم پیشان بە یا ڕەب ئەی باشە کە من ڕاستم نەکردبێت چۆن صراط المستقيمم پیشانەیە چۆن ڕوومیە ئەم درۆیە لە خزمەت خوایە بکەم صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر هەیە چاوەڕوانەکات هەیە کۆتایی هاتووە وما بدلوا تبديلا بەڵام حتا ئەمرن ناگۆڕێن گۆڕانیان بەسەرا نایە ئەمڕۆ مسڵمانێکی زۆر باشی مولتەزمی دینداری خواناس سبەینێک کەمێکی لێبێتەوە دوو سبەی باوەڕی بە حەدیث نامێنێ سێ سبەی بیانوەگرێ لە هەندی ئاەتی قورئانیش 4 سبەی تەرکیەکاتەوە بێتە مولحید بەنا بەخوا خۆی گەورە دامەزراومان بکە خۆی گەورە ئیمانمان سەلامت بکە ئیخلاسمان پێ بدا کە بەنزینی ئەم ڕێگایە خۆی گەورە بە مخلیسانە بمانژێنە بۆ خۆت لە ژێر بەیداخی حەزرەتی فەخری کائیناتە حەشرمان بکە یا ڕەب تەوفیقمان بە و هیدایەتمان بە و دامەزراومان بکە و دڵەکانمان سەقامگیر بکە بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمان مرێنە بە ئیمانەوە زیندومان کەرەوە یا ڕەب لە ڕیزی عاقبەت خێرا نابین و لە ناو عاقبەت شەڕانە نەبین یا ڕەب العالەمین یا إله العالمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين اللهم آمين آمين آمين